سڵاتان لەبێت بەیانیتان باش بەیانیتان پڕ لە جوانی بینەر و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 ئەڵلقەیەکی دیکەیە لە بەرنامەی ڕۆژباشی کوردستان 24 و ئێمە لە دوێنەوە کۆمەڵی بابەتی جوانمان بۆ ئامادە کردوون و ئەم بەیانیش کۆمەڵی بابەتی جوانتر هەبوون ئەوانشمان هێنایە سەرم بابەتانێکە دوێنەوەتانمان ئامادە کرد بوو چون دەزانین ئێوەی بینەر و بیسەری ڕۆژباش زۆر گرنگی بە دیزایانی ناوماڵ و جوانی ناوماڵ و ئەو شتانی کە بابەتی هوەری تایە چاو ئیسراحەت پێ دەکات گوێنەوازش پێ ئەدات بۆیە ئێمە هەمیشە بیر لەوە ئەکەینەوە ئەو بابەتانێکە بۆتانی هەڵەبژێرین لە بواری میوزیک و لە بواری هوەری لە بواری وەرزشی لە هەموو بوارەکاندا بێت بە تایبەتیەوە بابەتانەشی کە دەکەوینە وەرزێکەوە دەزانین گرنگە کە دەبێت بۆتانی باس بکەین ئەوە لە پرۆگرامی ڕۆژباش بۆتان باسەکەین ئەمڕۆ پێتان بڵێم کە تەوەرەکەمان چییە زۆر گژوگیە یاخود گوڵی جوان هەن کە تەنها لە وەرزی زستانان گەشە دەکەن و لە ناو ماڵەکانماندانین و دەچین دەیان کڕین بۆی کە ماڵمانی پێبڕازێنینەوە و زستانەکەمان دەکەن بە بەهار ئەگەر لە بەلەکۆنی ماڵەکەت بێ ئەو بەهارێکی بچکۆلانە لە ماڵەکەی خۆ دەتوانانی دروستکەیت ئەگەر لە باخچەکەی ماڵەکەشت بێت بۆیە ئێمە گرنگی بۆ بابەتانە دەدەین کە بۆ ئێوەش گرنگێت ئەمڕۆ تەوەری بەرنمەکەمان سەبارەت بۆ گوڵانە دەبێت کە لە وەرزی زستانە چۆن ئاگاداریان بین کام گوڵانن و ئەگەر حەز بە بەخێوکردنی گوڵ و پەروەردەکردنی گوڵ دەکەی ئەوە بە دیار پرۆگرامی ئەمڕۆ داژە و کەسی شارەزا لەو بوارە زۆر زانیاریت پێدات و جگە لەوانە کۆمەڵی بڕگە و بابەتی دیکە کە وەک باسم کرد لەگەڵتانە ئەمڕۆ بەردەوام دەبێت و بۆتانمان ئامادە کردووە و سەرەتاش ئەوە لە یاد ناکەین کە بابەتە سیاسەکانیش بەشێکی گرنگن لا بەرنامەی ڕۆژباش بۆیە هەر سەرەتا بە کورتێک لە هەواڵە سیاسەکان دەست پێکەین دواتر دەچینە بڕگەکانی دیکە و پێکەوە لەزت لە بڕگەکانەرگن و چێژی لێوەرێک. وەزیری پێشمەرگە ڕایدەگەێنێت هەنگاوی باش لە پرسی چاکسازی نراوە و پرۆسەکەش بەردەوامە. شەڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایدەگەێنێت هەنگاوی چاکسازی باشیان لە وەزارەتەکەیان بڕیوە و پرۆسەکەش بەردەوام دەبێت و هیچ ئاستەنگێکیش ساردیان ناکاتەوە لە سەرخستنی پرۆسەی چاکسازی لە ناو هێزەکانی پێشمەرگە و کردنی ئەو هێزە بە هێزێکی پرۆفیشناڵ بۆ مەشق پێکراو. ئاماژە بەوەش دەکات پەیوەندەکانیان لەگەڵ سوپای عراق باشتر بووە بە مەبەستی پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیەی لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان هەیە بە یەکیشەوە کار بۆ نەهێشتنی مەترسی داعش دەکەن. وەزیری دەرەوەی ئیتالیا ڕایگەیاند دۆخی عراق زۆر هەستیارە و پێویستی بە هاوکاری نێودوڵەتی زیاترە. لویجی دیمایۆ وەزیری دەرەوەی ئیتالیا لەگەڵ ئەیمن سەفادی وەزیری دەرەوەی ئوردون دۆخی عراق و سووریایان تاوتوێ کرد و ڕایانگەیان دۆخی ئێستای عراق زۆر هەستیارە و پێویستی بە هاوکاری نێودوڵەتیە بۆ ئەوەی بەسەر کێشە و گرفتەکانیدا سەر بکەوێت. وەزیری دەرەوەی ئیتالیا ڕاشیگەاند پاراستنی یاسایشی عراق و ئاساییکردنەوەی دۆخی ئاڵۆزی ئەو وڵاتە کاری لە پێشینەی وڵاتەکانە. کۆمەڵی پزیشکانی ئێران داوا لە ڕۆحانی دەکات دابینکردنی ڤاکسین لەگەڵ پرسی سیاسی تێکەڵ نەکات. کۆمەڵی پزیشکانی ئێران لە نامەیەکدا داوا لە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران دەکەن پرسی دابینکردنی ڤاکسینی کۆرۆنا لە پرسە سیاسەکان دوور بخاتەوە. ڤاکسینی گونجاو لەسەر بنەمای زانستی دابین بکەن. پێشتر خامنەی ڤاکسینی ئەمریکا و بەریتانیا قەدەغە کرد و حەسەن ڕۆحانیش ڕایگەیاند ڕێگە نادەن ڤاکسینی کۆرۆنای وڵاتان لەسەر هاوڵاتیانی ئێران تاقی بکرێتەوە. و ئاڵای ئەمریکا لەسەر کۆشکی سپی هێدرایە خوارەوە وەک دەربڕینی ماتەمیەک و ناڕەزایەتیەک بۆ خۆپشاندانەکانی ڕۆژی هەینی ڕابردوو کە بەهۆی گیان لەدەستانی ئەفسەرێکی کۆنگرێسی ئەمریکا ئاڵای ئەو وڵاتە لەسەر کۆشکی سپی هێندرایە خوارەوە. دوای کۆبوونەوەی کۆنگرێسی ئەمریکا لەبارەی یەکلایکردنەوەی سەرۆکی داهاتووی ئەو وڵاتە و دەنگدان لەسەر سەرکەوتنی جۆ بایدن ترامپ لە تویتەرەوە هانی خۆپشاندەرانیدا بڕژێنە سەر شەقامەکان و دواتر خۆپشاندەران هەڵیان کوتایە سەر کۆنگرێسی ئەمریکا و گرژی لێکەوتەوە.
و هەواڵەیەک سەبارەت بە ئیسپانیا کە دەڵێت کەشناسی ئیسپانیا ڕایدەگەێنێت لە ساڵی 1970ەوە بەفری بەم شێوەیە نەباریوە. شەپۆلێکی بەفربارین ئیسپانیای گرتوتەوە بەهۆی ئۆپلەی گەرما بۆ 10 پلەی ژێر 0% هاتۆتە خوارەوە هاتوچۆی لە زۆرینەی شارەکانی ئەو وڵاتە ئەستەم کردووە. لە هەندێک شوێنی دیکەش هاتوچۆ بە تەواوەتی قەدەغەکراوە تا ئێستاش بەهۆی بەفربارین و سەرماوە 3 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 600 ڕێگای سەرەکیش داخراون و 2500 بار هەڵگریش لە ڕێگاکان گیریان خواردووە. کۆتاییمان بە کورتەیەک لە هەواڵە سیاسەکان هێنا دەچینە ناو بڕگە و بابەتەکانی دیکە و لەگەڵمان بن. سەرەتا بە کار و پیشەیەک دەست پێەکەین. یەکەم بڕگەمان یاخود یەکەم بابەتمان با ئەوە بێت کە باس لەو کەسانە بکەین کە چەند پیشەیەک هەڵە بژێرن جگەلەوەی کە بژێوی ژیانی خۆیانە زۆر سوودیش بە خەڵکی چواردەوروبەر تەنانەت بە ژینگەش ئەگەێنن و وەک لەم بابەتەیە کە ئێستا باسی لێوە ئەکەین و ئێوەش ئەیبینن وتبان لەسەر ئاستی تاکە کەسی نەکار سوودیان بۆ خۆیانە هاوکات چەندین سوودیش بە ژینگەی دەوروبەر ئەگەێنن وەک ئەو کارێک کە ژمارەیەک گەنجانی شارۆچکەی سەی سادق لە پرۆژەیەکی ڕیسایکڵیندا ئەنجامیان داوە. هەڵستن بە کۆکردنەوەی پاشماوە پلاستیک و نایلۆنەکان کە فڕێدراوە لەلایەن خەڵکەوە و ئەوان ئەو شاریکە بەکارنایەت لە کارکەوتون و لە کارگەکانی هەولێر و سلێمانی کەرەستەی دیکەی ناوماڵی لە دروستەکەن. ئەوان جگەلەوەی کە باسم کرد بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن خزمەتێکی گەورەش پێش هەموو کەسێک بە ژینگەی دەگەێنن و بە سروشتی کوردستانیشی دەگەن و هەلی کاریش بۆ کەسی دیکە دەرەخسێنن. با پێکەوە کارەکان ببین و دەستیان خۆش بێت. کاتی کەمی شەم کرد ئەترسام جەماعەتی ژینگە پارێزیاتن وەمزان تێ دەرمەکەن نەمزانی ئیشەکە ئەو نە بە نرخە بۆ پاکردنەوەی شاری زۆر ئێمە ئیسپانیا ئەگە شوێنمان فراوان بێت ئەتوانین ئێمە بچین کارتۆنی وەربگرین ئەوە کابیسەیە کەپسیەکەین نایلۆنەکەەوە وەربگرین شەڕۆشی تاڵی ئەم شارە هەچێکی گۆریەکەین و پاکیەکەین و سوود و خازانجی بە کۆمەلگا گەیەنێ و بە شارەوانیشەکەین و بە ئێمەشەکەیێنێ. ئەو پاشماوە لاستیک و شتانەی کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان فڕێدە بە تایبەتی سەی سایەق ئێمە ئیشێک کارێکمان ئەو ئیشە ئەکەین ئەرشیشەکەمان زۆر پیرۆزە بە پیرۆزی ئێزانین ئەگەر ئێمە ئەو ئیشە نەگە چی ترکەین ئێمە ئیشێکی ترمان نییە غێر ئەم ئیشە نەبێ. ڕۆژی تەنێک و 200 کیلۆ 300 کیلۆ ئاهاڕین و وردی ئەەکەین و لە هەمان کاتە ئەیکەینە فەردەوە و کۆمەڵی خەڵکمان مەشغوڵ کردووە بەم کەسابەتەوە دواتر ئەو مەوادە هاڕاوە ئەو مەوادە وردکراوە ئێمە لێرەوە ئەینێرین بۆ شوێنەکانی وەک سلێمانی و هەولێر و ئەو شوێنانە لەوێشەوە کە دواتر ئەم مەوادە ئەگاتە دەستی ئەوان دواتر ئەوان لە دروستکردنی بۆری و دەبە و سندوق و غەسالە و ئەو شتانە بەکارێننەوە دووبارە. بێگومان ئەنجامدانی کاری ڕیسایکلینیش پێویستی بە شارەزایی تایبەتی خۆی هەیە چونکە
هەندێک ئەو مەوادە پلاستیکیانەی کە دەکرێت دووبارە بەکاریان بهێنرێنەوە وەک باسییان کرد دەیانکەن بە کەرەسە و کەلوپەلی ناوماڵ دەبێت بە شێوەیەک بێت ئەو کەرەستانی کە بەکاری ئەهێنین ڕاستەوخۆ خواردنەکان نەچنە ناوی چونکە هەندێ مەوادن کە مەوادی کیمیایی لە ناویانە دووبارە کارلێکی کردوتەوە بۆیە وەکو مەوادی ئەوەلیە یان وەکو مەوادی سەرەتایی نابێت چاویان لێ بکەین بۆ نمونە دەفرێک بێت خواردنی تیا هەڵبگرین لە ناو ساردکەرەوە یاخود دەفرێک بێت بۆ 3-4 ساعت خواردنەکەی تێدا بمێنێتەوە بە تایبەتی هەندێک لەو دەفرە بچووکانی کە ماستی تێدەکەی یاخود کۆمەڵە مرەبایە کۆمەڵە خواردنی لەو بابەتانێک کە تۆ زەگەمێنێتەوە لەسەر سفرە هەڵیەگریتەوە دای ئەنەیتۆ نابێ بکرێتە ئەو دەفر و قاپانەی کە لەم ڕیسایکلێنانە دروست دەکرێتەوە بەڵام ئەکرێ بۆ نمونە ئەو شوێنانی کە لە ناو گەرماوەکاندا ناو حەمامەکان بەکاری دەهێنین شامپۆشتی دەخرێتە سەر بۆ ئەو شوێنە دروستکردنی ئەو جێگانە زۆر باشە یاخود بۆ هەندێک ماڵ هەیە ئێستاش ئەوە بەکارهێنن تەشتا بەکارهێنن جلوبەرگی تێدا ئەشۆن بێژگەلەوەی کە غەسالەی جلوبەرگ هەبێت بۆ ئەو شتانە زۆر باشە کە کاری ڕیسایکلین بکرێت و مادە پلاستیکەکان بە تایبەتی دروستکردنی ئینجانە کە ئێستاش باس لە گوڵ و ئینجانە ئەو بابەتانە دەکەین ئەمە سوودێکی زۆری هەیە لە ڕێگەی ئەو مادە پلاستیکیانەوە بتوانین ئەم جۆرە کەلوپەلانە دروست بکرێت بۆیە دەبێت زۆر شارەزا بن ئەو کەسانەی کە کاری مادەی ڕیسایکلین دەکەنەوە بە تایبەتی بۆ کەلوپەلی ناوماڵ دەبێت ئاگاداری ئەوە بن کە ئەو کەلوپەلانەی لێ دروست نەکەن کە لە ماڵان خواردنی تێدا دەکرێت ئەمە وەکو زانیاریەک بۆ هەموو لایەک و جگەلەوەی کە باسی ئەو بابەتمان کرد و باسی گوڵیشمان کرد دەتان بەمە سەر تەوەرەکەمان بەڵام با پێشتر پێش هەموو شتێک بزانین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان چۆنە دەرەوە ساماڵ بوو بەڵام کە هاتمە ژوورەوە بۆ ئێرە ئەو ڕێگەیە هەستم کرد سەرمایەکی زۆر هەیە با بزانین پلەکانی گەرما لە چه ئاستێکە بۆ چێوە لە سارد بوو. وەرزی سەرمایە وەرزی بەفربارینە زۆربەی وڵاتانی جیهان وەک ئێستاش لە کورتێک لە هاوڵەکان کە باسم کرد ئیسپانیا سەرمایەکی ئەوەندە بەتینی بۆ هاتووە کە لە ساڵی هەفتەکانەوە تا ئێستا سەرمای وای بەخۆیەوە نەبینەوە هەرچەندە ڕووسیا بەم
کەش و هەوایەی سەرمایە زۆر ڕاهاتووە وڵاتێکی ساردەسێرە و زۆربەی فستیڤاڵە زستانیەکان یاخود ئەو فستیڤاڵانێک کە کاری بەفری تێدا دەکرێت لە رووسیا ئەنجام دەدرێت ئەم وەرزە بۆ ئەوان زۆر زۆر باشە و ئارەزومەندان و پەیکەرتاشان ئامادەکاری بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی زستانەی بەفر لە رووسیا دەکەن. بەشدار بووان بەسەر دوو گروپ دابەش بوونە. هەر گروپێک 15 پێکەر دروست دەکات. 100 مەتر سێجا بەفر بۆ دروستکردنی پێکەرەکان ئامادەکراوە. بێگومان ئەو سەهۆڵانش لە بەستەڵۆکەکانەوە بۆیان دەهێنن کە کاری لەسەر بکەن و دەیان پێکەری جیاوازی لێ دروست دەکرێت. دواتر پەیکەرەکان تا 15 شوباتی داهاتوو نمایش دەکرێن و هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت. گوڵ بەفر دوشتن کە زۆر زوو لە ناو دەچن بەڵام خەڵک بەهۆی تەکنەلۆژیا و پێشکەوتنەوە لێزانینەوە هەوڵی ئەوەدات بۆ چەند مانگێک زیاتر بمێنێتەوە. ئەمانیش هەمان کاریان کردووە دەتوانن ئەو کەسانی کە گەشت دەکەن بۆ شوێنە بۆ چەند مانگێک ئەو دیمەنە جوانانە ببینن. ئێمەش لێرە دەیخێنە بەردیدی ئێوە. پەیکەرسازان و بەشداربووانی فستیڤاڵی زستانەی بەفر لە رووسیا ئامادەکاری دەکەن و 5 ڕۆژیان لە بەردەما بۆ ئەوەی پەیکەرەکان دروست بکەن. بۆ ئەو مەبەستەش 100 مەتر سێجا بەفر لە دەرەوەی سەنتەری شارەکە بە شێوەی بلوک و قاڵب ئامادەکراوە و ئارەزومەندان بۆ کارەکانیان سوودی لێوەردەگرن. ئێستا دەستمان پێکردو و پلانمان هەیە لە ماوەی 5 ڕۆژدا تەواوی بکەین. پەیکەری کەسایەتیەکە دەبێت کەمێک سەرنجڕاکێش دەرکەوێت و جیاواز بێت. ساڵانە لە سەرەتای وەرزی زستانەوە ئامادەکاری بۆ ئەو فستیڤاڵە دەکرێت و چەند مەرجی هونەری و تەکنیکی بۆ بەشداربووان دەخرێنە ڕوو. بەشێک لە بەشداربووانی فستیڤاڵی ئەمساڵ یەکەم جارە بەشداری دەکەن و بەشێکی دیکەیان ئەزمموی ساڵانی ڕابردویان هەیە. ئامادەکاریمان کردووە و سەوڵی تەواو کۆکراوەتەوە. مەرجە چەند تەکنیکێک لە پەیکەرەکاندا هەبێت. پەیکەرەکان لێکدانەوەیان بۆ دەکرێت و دواتر لەلایەن لیژنێکی دادوەری هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت. بەشداربان و پەیکەرتاشانی بەشدار لە فستیڤاڵی بەفری رووسیا بەسەر دوو گروپ دابەش بوون. هەر گروپێک دەبێت لە ماوەی دیاریکراوی 15 پەیکەری جۆرا و جۆر دروست بکات. بەپێی یەکێک لە مەرجەکانی دیکە دەبێت هەر پەیکەرێک 3 مەتر لەسەر ئاستی سەکۆکە بەرز بێت. بەفر و سەهۆڵک و گوڵوایە جوانێکی لە سەرزەوی زۆر بەردەوام نابێت و کاتیە. ئێمە پەیکەری ئەڵماس دروست دەکەین. من لەگەڵ براکەم لە یەکێک لە گروپەکانم و بەشداری فستیڤاڵەکەم کردووە. حوتەمین فستیڤاڵی بەفر و پەیکەری سەهۆڵ لە رووسیا بە بەشداری 30 پەیکەرساز و ئارەزومەندی 14 شاری رووسیا و بیلاڕووسیا و چەندین کەسایەتی ناودار بەڕێوە دەچێت. دوای چەند ڕۆژێکی دیکە پەیکەرەکان بۆ شوێنی نمایش دەگوازرێنەوە لە 14 کانونی دووەمەوە تا 15 شوبات کاتی سیرکردن و هەڵسەنگاندنی پەیکەرەکانە. بەڵێ ئیتر ئەو وڵاتانەی کە زۆر گرنگی بە ئەم جۆرە فستیڤاڵانە دەدەن ئێستا وەرزی ئەوەیە کە گەشتارێکی زۆر بۆ لای خۆیان ڕابکێشن. لە وڵاتی چینیش بە هەمان شێوە فستیڤاڵێکی بەفر هەبوو گەر لە یادتان بێت ئێمە بۆتانمان خستە ڕوو لە هەر شوێنێکی جیهانوتمان لە هەر گۆشەیەکی جیهان هەر ڕووداوێک ڕوو بدات هونەری بێت جوان بێت بابەتەکە بەدڵی ئێوە بێت ئەوە بۆتانی دەخێنە ڕوو. بەڵام یەک کێشەی تر دروست بووە لێرەیە کە ئەم ساڵ ئەو فستیڤاڵانە بە ئەندازی ساڵانی پێشووتر گەشتیار بۆی ناچێت و سەردانی ناکات بەهۆی ئەو دۆخێکە دروست بۆ هەموو جیهان ئەیزانێکە چییە و ڤایرۆسی کۆرۆنا چەندێک کاریگەری خسۆتە سەر کەرتی گەشت و گوزاری کە ئەو وڵاتە بەبەستم وڵاتی چینە زۆر زیانێکی زۆری لەو بارەیەوە کردووە بە تایبەتی لە ئەو فستیڤاڵی کە باسمان کرد فستیڤاڵی دروستکردنی کۆشک و تەلار و هەروەها پێکەرتاشی بوو کە خەڵکانێکە بوون گلەییانە کرد بە تایبەت ڕێبەرە گەشتیاریەکان ئێستا لە ماڵەوە دانیشتون و ناتوانن وەکو جاری جاران بچن و کارەکانیان ئەنجام بدەن و باری دارایشیان بێگومان بەو شێوە هاتۆتە خوارەوە و هیوادارین کە بەهۆی بڵاوبوونەوەی ئەو ڤاکسینەی کە ئێستا هەیە بە خەڵک دەدرێت یەواش یەواش ئەو ڤایرۆسی کۆرۆنایش نەمێنێت و خەڵک ژیانی ئاسایی خۆی بەسەر ببات. هەر باسی سەرما بوو بەڵام لە هەموو بوارەکانە بازانی سەرما ئەو بابەتانی کە بۆتانمان ئامادە کردووە چەندە کاریگەری هەیە لەسەر بوارەکانی دیکە بۆ نمونە باسی وەرزشکردنەکەین.
وەرزشکردن لە کەش و هەوای سرد ئەنجامەکەی پێچەوانە دەبێت. بەردەوام باس لەوە سوودەکانی وەرزشکردن دەکرێت لە هیچ کاتێکا ناڵێن وەرزشکردن زیانی هەیە مەگەر بۆ کەسانی کە تەندروستیان باش نەبێت. بەڵام بەپێی یەکێک لە توێژینەوەکانی زانکۆی پەنسیلڤانیا لە ئەمریکا کە لەسەر کەسانی تەمەەن 20 بۆ 6 ساڵ ئەنجام درراوە ئەو کەسانە لە هەردوو کەش و هەوای گەرم و سارد چاودێری کران خرانە ژێر تاقیبکردنەوە و دواتر دەرکەوتووە وەرزشکردن لە کەش و هەوای سارد گۆڕانکاری لە سووری خوێن دەکات و ئەگەری توشبوون بە جەڵدەی دڵ زیاد دەکات بەتایبەت بۆ ئەوانەی کێشەی تەندروستی و ملوولەکانی خوێنیان هەیە و پزیشکان و پسپۆڕان هۆکارەکەی بۆ کەمی ئۆکسیژین لە وەرزی سەرمادا دەگەڕنەوە و پسپۆڕان داوا لە هاوڵاتیان دەکەن بە پێی کاتەکان گرنگی با وەرزش بدەن بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بۆیە کە دەبینین لە هەندێک وڵات جۆرە وەرزشێک هەیە کە خۆیان فڕێ ئەدەنە ناو ئاوێکی ساردەوە واتە شەختە بەفرەکان ئەشکێنن هەندێک ڕووبار هەیە یاخود هەندێک دەریاچە هەیە بەفرەکەی دەشکێن و کۆمەڵی خەڵک خۆیان فڕێ دەدەنە ناو ئەو ئاوە ساردەوە بەڵام ئەو شێوازە وەرزشکردنە یاخود ئەو شێوازە چێژبینینە بۆ ئەو کەسانی کە تەمەنێکی زۆریان هەیە و کێشیان لە نەخۆشیەکانی دڵ هەیە و هەروەها لە مدولەکانی خوێن کێشیانەوە و جگە لەوەش خوێنبەر و خوێنهەرە کاریان کێشەی هەیە و قەستەڕیان کردووە یاخود شەبەکە و باڵۆنیاندانەوە ئەوانە بە هیچ شێوەیەک نابێت خوان فڕدەنە ناو ئاوی ساردەوە و مەلە لە ئاوی ساردا بکەن بۆی ئاگاداری تەندروستی خۆتان بن و بشزانن لەژێر ڕێنمایی و چاودێری کەسانی پسپۆر وەرزش بکەن بۆ ئەوەی کە تەندروست باش بن نەک بە پێچاوانەوە زەرەر و زیانتان بەرکەوێت. دێمە سەر بابەتی بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە هەرڕۆژ ئێمە بۆ ئێوە نرخەکان بە وردی دادەوازێنین و پێتان دەڵێن نرخەکان بەم شێوەیە بۆی کە ئاگاداری ڕەوشی بازار و کڕین و فرۆشتن بن. 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 141,000 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 177,250 دیناری عراقیە. 100 پاوندی بەریتانیش بەرامبەر بە 196,000 دیناری عراقیە. و ئەمما 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,800 دیناری عراقیە. 100 تومانی ئێرانیش هەر لە 5,600 دینارەکە ماوەتەوە. و مسقالێکیش زێری عیار 24 دەکاتە 442,000 دیناری عراقی. مسقالێکیش زێری عیار 21 370,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 316,000 دیناری عراقی. ئاها ئەم بابەتەی کە ئێستا بۆتان باسەکەمەوە زۆر کەس حساباتە خەیاڵێکی منداڵی زۆر کەس بەرەو یادگاریەکان ئەبات چونکە زۆربەی ئێمە ئەتوان بڵێم لە سەتانەوەتی ئێمە لەو خانوانەدا ناژین کە لە مناڵی لەو شوێنە لەدایک بوونە و کەمێک ماڵەکانمان لەواچێک گواست بێتەوە کەمێکی ترمان هاوسەرگیریان کردووە یا کەمێکی تر لەو شوێنە نەماون لەو گەڕەکە نەماون بەڵام ئەوە ئەزانین کە لە گۆڕینی ماڵ لە خانوویەکەوە بۆ خانوویەکی ترکە ماڵ دەگوازینەوە هەموو ئەشیا و کەلوپەلەکان ئەبین لەگەڵ خۆمانە وایە بە دڵنیایە وایە جا کاتێک کە ئەشیاکانمان دەگوازینەوە ئەیبین و تەسەورەکەین کە هەموو شتێکمان بردووە لەگەڵ خۆمانە بەڵام ئەو خانووی کە بەجێمان هێشتووە چ کۆن بێت چ خۆش بێت چ ناخۆش بێت کۆمەڵی یادگاری لەوێ بەجێ ئەمێنێت بەبێ خواستی خۆمان بەبێ کە حەز بکەین کۆمەڵی یادگاری مناڵی هەیە کە لەو خانوانە بەجێ ئەمێنن و تۆ ناتوانانی بە هیچ شێوەیە لەگەڵ خۆتا لەگەڵ ئەو کەلوپەلەی کە بردوتە بیبیت و کاتە ناخۆش و کاتە خۆشەکانت لەوێ بەسەر بردووە بۆیە بیرەوەرەکانت لەوێ چقا بەستن هی منداڵیت بێ یاهین هەر ئەبۆنەیەک بێت یاخوا نەخواسە هەر کارەساتێک بەسەر ئەو ماڵەیە هاتبێت لەو شوێنە ئەمێنێتەوە خانووی ئاوها زۆر کەمە و لە چەند گەڕێکێک کاگە مەگە گەڕێکی کۆن ما بێتن چەند شێوازێکی خانووی بۆ شکڵانەتان لە یاد بێ بڵێ ئەم خانووە کۆنە هیچ چەندەیەک لەمە و پێشە وەکو خانووی ڕۆح لە شاری سماوە لە باشووری عراق خانوویکە زۆر کۆنا سێنەوە بە دوای یەکە لەو خانووە ژیاون یادەوەرێکی زۆریان هەیە خاوەن خانووکە هەستاوە بە دروستکردنی ئەو خانووە یاخود هەر بە هێشتنەوەی ئەو خانووە بە مۆزەخانە ئەنی گواستێتەوە لە شوێنی نیشتەجێبوون کردێتی بە مۆزەخانە جا ئێمەش پێکەوە دەچین ئەو خانووە ببینن بزانن چەندە کۆنا بەس چۆن پارێزگاری لێکراوە. خشتی سوور و دەرگای دار و تەقولبابی سەر دەرگاکە و پەنجەرە بەرز و باریکەکان و شوشە ڕەنگا و ڕەنگەکانی
هەروەها نەخشوونیگاری تاجی سەر دەرگاکان وا دەڵێت کە ئەم خانووە زۆر کۆنە و ئاماژە بۆ مێژوەکەی دەدات کە سەردەمانێک ماڵێکی ئاسایی بووە وەک هەموو خانووەکانی دیکەی ئەم شارە خێزانێک تێیدا ژیانی بەسەر بردووە و پشت تا و پشت بە نەوەکانی سپاردووە تا گەیشتۆتە ئەم سەردەمە و ئێستاش بۆ زیندووکردنەوەی یادگاریەکانی ئەو کەسانەی لە ماڵێکی هاوشێوەی ئەمە ژیاون ببێتە مۆزەخانەیەک و تەنانەت بۆ نەوەکان و نەوەی ئەم سەردەما بیانوویەکی باش بێت کە لە نزیکەوە ئاشنا ببن بەو خانوانەی زیاتر لە نیو سەدەیە ماونەتەوە و خەڵکانێک سەردەمانێک تێیدا ژیاون. سێنەوەی یەک لە دوایەک لەم خانووە ژیاوە هەر لە باپیرە و باوان و نەوەکانەوە بەبێ هیچ دەستکاریەک لە هیکەلی بیناکە و هێشتنەوەی وەک خۆی تەنانەت شوشەی پەنجەرەکانیش نەگۆڕدراون و بارداڵانی دەرگاکان و پەنجەرەکانیش لە هەر سێ جیلەکە وەک خۆی پارێزگاریان لێکراوە. كلهم غادروا بدون أن يرجعوا له ولا حتى للنظر. جەبلاوی 80 ساڵ لەمەوبەر لەم خانووە لەدایک بووە. دەیەوێت دوای خۆشی ئەم خانووە وەک میراتێکی کولتوری بپارێزێت و هەر بۆیە ئێستا لە شوێنی نیشتە جێبوونەوە گۆڕیوێتی بۆ مۆزەخانە و لەلایەن خەڵک و گەشتیارانەوە سەردانی ئەم خانووە دەکرێت و وەک سەربەت و سامانێکی کولتوری لێی دەڕوانرێت. خانووەکە زۆر گەورەیە 13 جۆری لە خوگرتووە چەند خێزانێک تێدا دەژیاین لە هەموو ژوورەکانەوە تیشکی خۆر میوانی ماڵەکەمان بوو کە ئەو شوشە ڕەنگە و ڕەنگانە دیمەنێکی جوانی لە ناو ماڵەکەمان دروست دەکرد. هۆڵێکی تێدایە بۆ ناو ئاهەنگەکان و چێشخانە و کۆگا ئێرە پڕە لە یادگاری بۆ من هەندێک کەلوپەلی ئەو کاتێشی تێدایە هێشتا کە پارێزگاریم لێ کردووە. بۆ پاراستنی و ڕێگریکردن لە ناوچوونی لە ڕێگای تیمێکی تایبەت بە پاراستنی شوێنەوارە کۆن و مێژوویەکان لە ساڵی 2015 بە هەمان کەرەستەی بیناسازی کە لەم خانووە بەکار هاتووە بە بڕی 250 میلیۆن دینار نۆژەن کراوەتەوە. بە بۆچوونی خاوەنی خانووەکە دەبێ ڕێز و وەفا بنوێنین بەرامبەر ئەو شتانەی لە سەردەمانێک خزمەتیان بە ئێمە گەیاندووە. باسی گوڵە ئەم جارەیان و لەوە دەست پێکەین کە بابەتێک کە پێشێ بچینە ناوتەوەری بەرنامەکەمان یەک راپۆرتێک پێکەوە دەبینین کە هەندێک لە توێژەرانی وڵاتانی بەرازیل ماوەی 15 ساڵە کار دەکەن تا لە جۆرە جیاوازەکانی گوڵی وڵاتەکان چەندین جۆری دیکەی ڕووەک و گوڵی جیاواز و ناوازە بەرهەم بهێنن و بە جیهانی بناسێنن بە لێکدان و ئاوێتەکردنی جیناتی ڕووەک. لای تیمێک لە توێژەران چەندین دەرەنجامی نوێ هەبووە لەوانش جۆرێک لە گوڵی جیاواز و تایبەتیان بەرهەم هێناوە کە بە گوڵی خۆشەویستی مەسیح ناسراوە. با بزانین ئەم گوڵی خۆشەویستی مەسیحە چییە؟ مارەکوجە کە بە میوە دڵخوازەکەی بەرازیل ناسراوە ڕەنگی زەردە و داخوازێکی زۆری لەسرە بە چەندین شێوە بەکاردێت بۆ خواردن و خواردنەوە. بەرازیلیش وەک گەورەترین بەرهەمهێنەری ئەم جۆرە میوەیەیە. دەستگای لێکۆڵینەوەی کشتتوکاڵی لە توێژینەوەدان لەسەر جۆری نوێی چەندین ڕوەک بە تایبەت چەند جۆرێک لە گۆڵ لە نزیک بەرازیلیا و لە شاری پلانالتینا توێژەران ماوەی 15 ساڵە کار لەسەر میوەی نوێ و جۆرەکانی گوڵ دەکەن و دوجار چەندین جۆری گوڵیان ئامادە کرد و ساڵی ڕابردوو 5 جۆری گوڵی دووڕێک پێشکەشکران. ئێستاش دەیانچنەوە لە نوێترینیشیاندا گوڵی سێرادۆستار و ساڤانای بەرازیلیا. ئەو جۆرە گوڵانێک کە حەزیان بەڕازانەوەی جیناتی هەیە پەرەیان سندووە و لە نێوان جۆرە جیاوازەکانی زیاتر گەشیان سندووە. بۆ نمونە ئەم جۆرە لە تێکەڵکردنی جۆرە ڕەسەنەکانی ئەمازۆنی سوورەوە لەگەڵ جۆری گوڵی سپی سرادۆی ساڤانە پەرەیسن. لە 550 جۆری ناسراو لە جۆری پاسفیلۆرا 200 جۆر بەڕەچەڵک بەرازیلین بە تێکەڵکردنی سێ گوڵی خۆشەویستی بەرازیلی کێوی کە ڕەنگێکی پەمەی ناس گۆمۆریان هەیە. ئەم گوڵانەش لە مانگی تەمووز تا مانگی ئەیلول لە گەشەکردندان و گوڵێکی دیکەش هەیە کە بە ئەستێرەی سێرادۆ ناسراوە و ڕەنگی سوورە. توێژەرانیش دەڵێن ئەم گوڵە تایبەتمەندی هەیە لە وڵاتی بەرازیل بە تایبەت لای کریستیانەکان.
پەیوەندی بە خۆشەویستی و ڕۆماسەتەوە نییە بەڵکو ئەو ئازارەکانی حەسەتی مەسیحە کە بۆتە هۆی مردنی بۆیە لای کریستانەکان ناسراوە بە سۆز و خۆشەویستی مەسیح. کۆمەڵی توێژەران سەرەتا کاریان کرد لەسەر گەشەکردن و پەرەپێدانی جۆریەتی ڕۆکەکان پاشان زنجیرەیەک لە دابینکردنی چونکە پێیان وایە گەشەی خێرای ڕۆکەکان وا دەکات نمونەی بن بۆ داپۆشینی ناوچە گەورەکان و دیوار و پەرژینەکان کە دەتوانن دیمەنی باخچەکان لە جیهانی دەرەوە داپۆشن. ستۆدیۆمان بۆ پڕکردن لە گوڵ ئەمانە کاری ئاخات و مەریەم شێرزادە کە گوڵفرۆشە و بەیانێکی پڕ لە گوڵی بۆمان دروست کرد و باسیش لە پەروەردەکردنی گوڵ لە وەرزی سەرما و زستانە ئەکەین بینوتان ئەم گوڵانە چەند جوان دەڵێ ئێستا ئێمە لە ناو بەهارێکی زۆر سەوزداین و دەڵێ هاوینە ئەویش بێگومان نهێنی خۆی هەیە بەڵام ئێمە نایڵین بە نهێنی بمێنێتەوە مەریەم خان شارەزامان ئەکات و هەندێک زانیاریمان پێدات مەریەم شێرزاد بەخێر هاتی. زۆر سپاس مەمنۆن بەیانی باش عەزیزم. بژیت سپاس دەکەم. خات و مەریەم بەو پێی کە جەنابەت کاری گوڵ دەکەیت حەزەکەین بزانین لە وەرزی زستانە چ جۆرە گوڵێک بۆ زستانان دەکرێت پەروەردە بکرێت؟ تەمامە گۆڵ یانە هەموو گۆلەکان لە گۆڵخانە پەروەرش دەبینێ هەموو گۆل هەیە بەس یەک گۆل هەیە کە لە ئاخرە باران گۆلە نەرگس هەست کە سامبۆلە کوردستانە لە هەموو جایگا چۆن لەبەر سەرما وشتانە هەیە گۆڵخانە فەرق هەیە لە دەر یعنی هەموو گۆل دەبی. زۆر باشە ئێستا بۆ نمونێمەوە زانین ئەو گوڵانەی کە لە بەهارە هەیە لە هاوینە هەیە ناتوانین لە زستانە بەخێویان بکەین بۆ حکومی خەڵک ئێستا لە ماڵەوە حەزەکات زۆر بەمان ئێستا ئاپارتمان نشینین لە بینای بەرزادانیشن حوشەیان نییە یاخود باخچیان نییە ئەو گوڵانەی کە ئەکرێ لە وەرزی زستان لە ناو ماڵە بیان ڕوێنین و بیان کەینە ئینجانەوە چ گوڵێکە؟ بەس ئەوە گۆلەکان کە تەبیعی هەیە زۆر عمرشون نییە مثل گۆلە ڕۆز و گۆلە ریۆم و میخاکۆنە چەندێکە تەمەنی ڕۆز؟ نهایەت لە ماڵ دەبی 4 ڕۆژ 5 ڕۆژ تا هەفتەك دەبی بەس لەگەت گۆڵخانە لە مەژ ببی مەسەلا ئەمێنێتەوە ئەبێت کەشەکەی ساردەچوو بێگومان ئەمە کەشێکی زۆر سارما دەبی ئەبێت سەرمایکی زۆر هەبێت جا بە پێچەوانەوە لە بالاکۆنەکانمان ئێستاوەی سبلتی هەبێت بە زستانان هەواکەی گەرمە بێت ئەبێ بیان هێنینە ژوورەوە یاخود چ کاتێک زیاتر بەیانیان دەریان کەینە دەرەوە لە دەرەوەدانەکە ئەوە فەرق نییە چون دەبی لە ساڵۆن لە ژوور دەبی یعنی ئەوە نییە کە مەسەلەن ئاینەن کۆلێ ئاینەن دەرەختۆشتن لە بالکۆن و ڕۆشتنە بنێرن ئەوە کۆلێکی جوانە لە ماڵ و لە جایگای خۆ دەنێرن. زۆر باشە. مەریەم خاوێ بۆ نمونە من حەز ناکەم تەنها بۆ 4-5 ڕۆژ گوڵی ڕۆزم هەبێت حەزەکەم لە ناو ئینجانەیەک دایبنێم حەزەکەم لێشی وەربگرم ئەو کەسانی کە سەردان تەکەن زۆر جا خۆشە تۆ ئینجانەیەک بە هەدیە ئەیان دەیت وانە میوانە دێ چاوە خاتە سەر ئینجانەکان ئەوە جوانە ئەوم بدەرێ ئەوم بەدڵە چی بکەم بۆ کەسانە کە حەزیان لێتی لە گوڵی من ببەنەوە بۆ ماڵەوە ئێستا بینەروان هەیە حەزەکان شێوازی پەیوەندکردن یان ئاوێتەکردن فێر ببێت چۆن گۆل هەیە کە مەسەمیس کاکتوس گۆل هەیە ئەوە بەرداوامە یعنی تێک ناچووە بەڵێ هەفتەی یەک جار ئەوشتنە ئاب بنێران ئەوە یەکێ هەیە کە مەسەلەن گۆلێک تەر هەیە ئەوەش ئاینان بەس سەبزە لە ماڵەکە جوانکاری ئەوە بنێران جوان دەبی لێ ماڵەوە واتە هیچ ڕێگەیەک نییە کە من لە ماڵەوە ئەگەر گوڵدانم هەبێت و گوڵی ڕۆزی تابێت بمەوێت لەو گوڵە ڕۆزە مثلا پەیوەندێک بدەم بە کەس نابی یعنی ئەوە گوڵ عمرش نهایەت هەفتەك دەبی لە هەموو جایگاوە بمەوێت زیاتر بمێنێتەوە دەبێت بیخەمە ناو ئاوەوە یا بیخەمە نهایەت هەفتەك 5 و 6 ڕۆژ من هەر محاولاکەم زیاتر بمێتەوە تۆ زیاتر نابێت چۆن تێک دەچوێ ئەوە گۆلکە بەس لە گۆڵخانە دەبی زۆر دەبی بەس لە ماڵەوە لە دارەوە لە هەموو شوێنێک خراپ دەبی. زۆر باشە کاتە بابزانم ئەی ئاوی ئەو هەوای هەرێمی کوردستان پێ چۆنە بۆ بەخێوکردنی ئەم جۆرە گوڵە ناسکانە ئەوە هەوای باشە ئەتوانێ ئەم گوڵانە لێرە دەوام بێنێ بەس لە گۆڵخانە بەس لە دارنا تەنها بەس لە گوڵخانە لە دەرەوە نابێت جایمە لە ماڵەوە چۆن کەشێکی گوڵخانەیان بۆ دروست بکەین بۆی کە بمێنەوە ئەوە گۆلێکە مەربە گوڵ ڕۆز و مەسان گەلی و شتانە هەیە ئەوەنە نە بەس ئەوەنە هەیە وەنەن سابزە ئەوەنە بەردابامە کاکتوسە ئەوەنە لە ماڵ ئەتوانی بکە بێت جوان. زۆر باشە باسی گڵت کرد وتی دەوانێکە لە ناو گەڵ ئەمێنێتەوە ئەڵێن ئەو باخچانەی کە کۆنن قەدیمین باخچە قەدیمیەکان خاکەکەی زۆر باشترێکە بۆ گوڵێک کە لە ناو گوڵداندا بنرێت ئەکرێ گوڵەکانمان ئەگەر هەمانە لە خاکەکەی لە شوێنە بیگۆڕین ببوور ئەو ناتوانم جواب بدەم چا من
لە خاک ئۆشتانە هیچ نیان پس ئیشەمان گۆل و دیزاین ئۆشتانە تەنها تۆز دیزاینەکەی باشە دێمە سەر دیزاینکردن کەواتەوە بێت دیزاینکردنی چ جۆرە گوڵێک زۆر زیاتر ڕەواجی هەیە لە کوردستان لە ئێرە زۆر گوڵە ڕۆز بە زیاتری ڕۆز بۆ هەردوو بۆنەکان ئەبێت دووربا بۆ ناخۆشی بۆ خۆشیش جا چ ڕەنگێک زیاتر بۆ خۆشیەکان هەڵەبژێت چ ڕەنگێک زۆرش لە سوور هەیە سپی هەیە پامبەی هەیە ئەوەنە زۆر دەچێت زۆر چاکە اینجا شێوازی پێچانەوەکان ئێستا ئەمە زۆر شێوازێکی جوانی هەیە ئەم پێچانەوەی بۆ دەستی بووکە بۆ بووک ئەبێت ئەم شێوازە ڕەنگەکان بۆ بووک جیاوازی چییە؟ زۆرش بە سپی دەچیە زۆر لە بووکێ ئەروس سپیە بەس ئەوە لەگەر دیزانە خۆمون ئەمە بۆ شوێنێک مەسەن بۆ بەکارەهێن بۆ دەستی من جوانە سپاس ئەمەش گوڵ شێوازێکی ترە خۆ دروست کردو ئەمان تاجەوەنیە نه ئەوە لەسەر کردن ملدان ڕاستمۆشتانە زۆر ئافرەت حەزەکەن دیزاین بکەن لەسەر خۆت بەجیا ئاها چونکە باسی کچانە بوو وتت دیزاینە و ئەوە لەگەر جلوبارگە سپی کە زۆر کەس هەزێکەوە بکە ئەینان گاردانبان دەبێت ئەوە بەم شکڵە ئێستا با من ئاوهایە بکەم جوان دەبێت جوانە بێت باقینە ئەوە ئەم دیزاینە جوانە ئاها بمێنێتەوە باچین لەسەر پرسیارەکانی دیکە ئەم جۆرە تا ئێستا هەبووە خەڵک داوای بکات بڵێت ئەلۆمان بۆ دەستکە زۆر کەس هەیە بۆ چ بۆنەیەک زۆر کەس هەیە لەبەر ڕاستمەوەشتانە هەزیشم مثلەن جلوبارگە جوان دەپۆشان لەبەر دیزانە گۆلۆشتانە دەبی لە دەست دەبی لە گاردان دەبی لە تاج دەبی زۆر کەس پێوەستش زۆر باشە بەس خانمان بەشدارن لە مۆزۆعی بۆ کوڕان گوڵێک بە شێوازێک دروست هەیە بۆ کوڕیشێ چی دانێن بۆ کوڕان زۆر لەگەر گۆل لەگەر ڕۆمان زۆر دیزانگە زۆر جوان هەیە ئەتەنە لەگەر کۆتە خۆت بنێران زۆر جوان دەبی زیاتر بۆ مناسەبات یاخود بۆ بۆنەکانی زاوایەتی و ئیدی میلادە هەفلە هەیە مارەسمە نۆڕوس هەیە سەرساڵ هەیە کوڕان زۆر داوای ئەو دیزاین و شێوازە گوڵان ناکەن بۆیان دابنێن یان کچان زۆر کچان کچەکان داوای زۆر جار حەزیان لێتی باشە تۆ لەناو دوکانەکە چەند جۆر گوڵ بەرهەمەهێنیت خۆت ینی پەروەردەیانەکەی چەند جۆرن لە دۆکانە خۆم زۆر گەلاریۆم هەیە ڕۆز هەیە نەرگەس هەیە زۆر ئەوە گۆلێکی زۆر مشتری پێوەستشە ئەوە زۆر باشە مەریەم خان ئۆرکیدای گوڵێکە لە گوڵە گرانە بەڵە و زۆر شکڵەکەشی کە سەیریەکەیت بەڵە بەقەدەر ڕۆزەکە ئەنەرژی مثبت هەیە مثبتە داد بەڵام بەقەدەر ڕۆزەکە جوانێ بەس بۆ گرانە لە چاو ئەو گرانیە کە هەیە خەڵک کڕیاری هەیە خەڵک دەیکڕێ زۆر باشە گوڵی وەنەوشە گوڵێکە کە زستانەیە تا چەندە خەڵک بێجگە لە ڕۆژ ڕوەکاتە وەنەوشە چون بۆ خواردنیشە بێت لەگەڵ سەڵات تێکەڵەکە بەس گۆلە پاناوچە لە ئێرە زۆر کەس داوای وشە ناکەم زۆر کەمە تۆ هەڵێوەت نەداوە هەندێک شت هەیە لە کولتوری ڕۆژهەڵاتەوە بهێنی کە بەڵێ بەس خەڵکی ئێرە زۆر لە هەفلە و ئێدی میلاد و لەگەر برادارکۆن لەگەر دایک و ئایلە خۆت زۆر حەزیشم بە گوڵە ڕۆزە زۆر باشە کەواتە ئەو گوڵانی کە لە دەرەوە ئەهێنرێن ئەمان دوکانی خۆدن مثلا چۆن تەزیقەکەی چۆن ئەگاتە دەستت کە تێک نەچێت ئەو گوڵانی کە لە لە گۆڵێکی لە هۆڵندە لە بەیروتە لە تایلاندە لە ئیراندا زۆر گۆڵەکان دێن لە مەخزان یعنی جەماعەت کە لەگە جەماعەت بنێرن لەگەڵ مەخزانەکانە بەڵێ بنێرن کێشێنە زۆرش هەیە لە ئیراندا بوونکە زۆر خۆش هەیە گوڵی ماریەمە گوڵی مەریەم خۆت سپاس بەخێر هاتی جا پێمان بڵێ کە ئەو گوڵانی کە لە ئێران دێت و ئەو گوڵانی کە مەسەن لە هۆڵەندا دێت جیاوازیان چییە؟ خۆ دەزانێ هۆڵند لە هەموو ئۆلات جوانترین گۆل لەسەر هۆڵندە لە هۆڵند کامیانن ئەوانەی ئێران زۆر زیاتر توانای مانەوەیان هەیە یا ئەوانەی کە لە هۆڵنداوە دێن فەرق هەیە لە هۆڵند کە لەبەر جوانی زۆر هەیە لە ئێران لەبەر بووینەشتە ئەوانی ئێران بۆنەکان زۆر جار ئەڵەن شتێکە لە ئەوروپاوە دێت سەیری مەکەشکڵ زۆر جوانە بەس بۆنی خەڵک لێرە حەسەبی بۆن داوا ئەکات ئەڵێ مەسەلەن با بۆنی هەبێ یا زۆر سەرنجە خاتە سەر ئەوەی کە نابەس با جوان بێت زۆر بجوانی تەماشا سەری جوانی باشە ئەی پێچانەوەی گوڵەکان کاتێککە ئەیان پێچیتەوە لەسەر شێوەیەکی ئاکادمی ئەیان پێچیتەوە یان شتێکە لە حێزر و ئەفکاری خۆت دروستیانەکەیت زۆر بە ئەفکار
بە ئەفکاری خۆت دروستیانەکە زیاتر ڕووبان بەکارهێنیت بەس ڕۆمانە دیزاینی زۆر هەیە زۆر هەیە هەستەکەم کە زۆر هەوڵی ئەدەی کە لە خودی گوڵەکە بپێچیتەوە ئەوە لە شوێنێکی تر شتێکترم بینی لەوێ بوو بە داردا بوو کاتە لە دیزایانی گوڵەکانت تەنها هەوڵ ئەدەی شتی سروشتی زیاتر بەە پلاستیکیشی تێکەڵاوەکەیت زۆر کەمە زۆر کەم شتی پلاستیکی زۆر حەزێکم تابیعی دەبێ جا ئەو گوڵانەی کە تەبیعین بۆ نمونە بۆ لای نەخۆش ئەبرێن چ جۆرە گوڵێک هەیە خەڵک نازانێ لێ بەڵام لەوە چە تووشی هەستیاری حساسیەتی بکەی ئالەرژی بۆ بدات ئێوە ڕانمایی خەڵکەکان ڕێنمایی خەڵکەکان بڵێن ئەم شێوە مەبا ئەوە باش نییە بۆ تەندروستیان ئەم تیژە بۆنەکەی تونندە بۆ تا ئێستا شتێکی ئاها لەو شێوەیە زۆر باشە جا بە لە پرسە و ڕووداوە ناخۆشەکان با من ئەو پرسیارە بخەمە دواتر ئەم پرسیارەت لێ بکەم چ ڕووداوێکی خۆش هەبووە کە کاتێک گوڵت دروست کردو بۆ کەسانێک و چ ڕووداوێکیش کە ناخۆش بوو بێت کە گوڵە دروستکە بۆ ڕووداوێکی ناخۆش وەکو یادگاری لەلات بێت چون فرۆشەکان هەردوو جۆر دێن بۆ لایەن ڕۆژی ڤالنتاین زۆر زۆر عزیز لە خۆ دەزانی زۆر بەدەڵم خۆشە یعنی هەر کەسێ بە خۆشی و لەگە دایک و ئایلۆ دەستگەران خۆ یعنی لەگە عزیز لە خۆت دەبارە جارێک هەیە خب ناخۆشی هەیە دەبارە خب کەیفم نایە زۆر تۆ زۆر ئەوە ناکەیت بەڵام لە دوورەوە بینیت کە ئەم شتە بۆ ناخۆشی و پێت ناخۆشەکە ئەی پێچیتەوە ئەو گوڵە هیوادارم هەمیشە ئەو چەپکە گوڵانەی کە دەیپێچیتەوە دایمە بۆ خۆشیەکان بێت و کەمتر بۆ ناخۆشیەکان بێت تا چەندێکیش لە ناو خەڵک ئەوە لێم باشتر تێبکەیت جا ئۆفتادە جێکەوتووە کە خەڵک بۆ ناخۆشیەکانیش گوڵ ببات کەمتر خەڵک گوڵیە برد ئێستا چەندێک ئەو شتە ئێستا زۆر باشتر لە قەدیم زۆر باش نەوە بەس ئێستا زۆر باشتر بووە هەر کەس دەچێن لە هەر جایگای گۆل دەبەرن دیگە هێدیە و شتان نەبەرن زۆرش لەبەر گۆلە زۆر باش تۆ هەر لە ناو دوکانەکە تەنها گوڵەتە هیچ هەدیە و شتێکت لەگەڵانی بە خەڵکەکە بڵێ زیاتر ئەم شێوەیە بەرانی گوڵ بەرە لە جاتێکە هەدیە دەزان چۆنە زۆر کەس هەیە هێدیە دەگیران بینان لەگەر من مەسەڵەن قەسەبن ئەوە هێدیە منە ئەتوانیت دیزاین بکەیت لەگە گۆلە و شتانە یعنی بەس ئەوە نییە کە بەس هێدیە جابێ باکس هەیە لە ژوورش بنێری بە جوانی دیزاین دەکەی لەگە گوڵ باشە با بینە سەر جابە گوڵە باکسەکان ئەوانەکە یەکێک بێوێت باکسێکی نردووە بۆ شوێنێک یا کەسێک بۆی نردووە ئەمە بمێنێتەوە بۆ وشکردنەوەکەی چ ڕێکارێک بکەین کە لە وشکردنەوەکەی بمێنێتەوە یادگاریە تێک نەچێت باکس هەیە ئەتوانیم لەگە گۆل سروشتیە یعنی مەسنووی هەیە لەگە جوان دیزاین بکەین کە ما یعنی خراپ تێکان نامێت یعنی هیچ پێکاتەیەک نییە کە بەکاری بهێنین هیچ مادەیەکی لێ بدەین نابێ بەس گوڵی مەسنووی بەس گوڵی مەسنووی دەستکرد ینی ئەمێنێتەوە ئەگەر بەجێشی بێڵین هەتا وشکە بێتەوە شکڵەکەی تەنها تێکەچێت و سیس ئەبێتەوە خۆی زۆر باشە گوڵی ڕۆز بە چیا بزانم کە عمرەکەی خەریکە تەواو بێت ئەگەر لە ناو ئینجانەیە بوو پەڕەکانی لێ بێتەوە ئەوە دروستە پەرپەڕە بێت ئەی گوڵی تر بەچی بزانم خەریکە لە ناو ئەچێت بە کەمتر ئاوەکەی ڕەنگی ئاوی ئەگۆڕێت هەندێک گوڵەڵەن ڕەنگی ئاوەکەی دەگۆڕێتەوە ینی تێکەچێت ئەو گوڵە ڕەنگی ئاب ئاواز میشە درستە ڕەنگی ئاوەکە یعنی کدوم گۆل هەستە خب معمولا ڕەنگە گۆڵ زیاد ئاواز نەمیشە بە خاطر اینکە ڕەنگی گوڵواتە زۆر ناگۆڕێ جارێکە مەسەڵەن زۆر ئاو بنێرە ئەوە لە خارش ئەینەن تاهمی پیس دەبی لە بەرەوە کە ڕەنگی دەگۆڕێ زۆر چاکە دەستەکانت خۆش بێ گوڵەکانت زۆر جوان کە هێنابوود هەندێکیشیان هەیە بەستاندەوەیە ئەو گوڵانی کە بەستاندە لەسەر پایەدایان ئەنیت زیاتر بۆ شوێنێک بۆ چ بۆنێک بەکاردێت زۆر جایگە لەبەر یعنی چ شۆنێک دەبی لەگەر شرکات دەبی لەگەر ماڵ دەبی لەگەر زۆر جایگە کەواتە بۆ هەندێک ژوور هەیە بۆ نمونە کەسێک ئۆفیسێکی داناوە مەرجنیە کە بە بێستاند گوڵبەرێت گوڵی ستاندار وەکو ئەوە مثلا لە زاویەیەکە دابێت زۆر جوانە دەستەکان خۆش بێ دیزاینەکان زۆر ناسکرد ئەم گوڵە ناوی چییە؟ گەلەریۆم گەلەریۆم من هەڵم لیلیۆم ببوورە لیلیۆم گۆرانێکی هونەرمەند نازداریشمان هەیە پێم وابێت کاڵێ لیلیۆ زەمە بەستیم گوڵەیە زۆر جوانە بەس ئەمە هەستەکەم مەریەم خانم گەڵاکانی تۆزێ تند و ڕقن مدەتی زیاد ماندنەوەی ئەمە زیاتر چەندێک ئەمێنێتەوە ئەوە نەهایەت
12 ڕۆژ 10 ڕۆژ ینی لە ڕۆژ و لەوکانی کام گوڵت چ جۆرێکە زۆر ئەمێنێتەوە زۆر زۆر گۆلکێم لالە ئەمێنێتەوە باشە دەستەکانت خۆش بێت خاتوو مەریەم شێرزاد ئەمڕۆ ستۆدیۆت بۆ گوڵباران کردین سپاس بۆ هاتنت بۆراگە کوردم باش نەبوو زۆر ئاساییە هاوڵاتیان بێگومان تێگەیشتن بەڵام هەوڵی ئەوەش بدە تۆ لە باشووریت کەمێ کوردەکەت باش زۆر سپاسی تۆکەین کە هاتی و وەک باسم کرد گوڵی جوانیشت بۆ ناو ستۆدیۆ بۆمان هێنا دەستەکان سپاس بەڵێ دەچمە سەر بابەتێکی دیکە ڕاستەوخۆ کە باسی بڵاوبوونەوە ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لە گوڵەوە یەکسەر ئەچان بەمە ئەم بابەتە چونکە مۆزەخانەی لۆڤەر لە فەڕەنسا داخرا ئەو شوێنە هونەریانە گوڵخانەکان شوێنێکە گوڵەکانی تا پەروەەردە ئەکرا مۆزەخانەکان کە شوێنی کولتوری و جوانیان هەندێک کارستەی کولتوری جوانی تێدا بووە هەر هەمویان ئێستا بە شێوازێک وەکو جاری جاران نەماون بەڵام بەرپرسانی ئەو مۆزەخانەیە دەرفەتێکیان بۆ نۆژەنکردنەوە و نوێکردنەوە بەشەکانی مۆزەخانەکە قۆستۆتەواتە لەو کاتێکە کەرەنتین بوو بۆ ئەو شوێنانێکە پەروەردەکردنی هەر جۆرە شتێکی جوان بوو بێت بەڵام هاتوچێکی زۆری لەسەر بوو ئێستا وەستێنرا لە دوایەکە کاتی کەرەنتینە بوو وەستێنرا بووە هۆی ئەوەی کە خەڵک بتوانێت خاوەنی ئەو شوێنانە بتوانن نوێژەنی بکەنەوە یا کاری تریتیا بکەن ئێستا کاری نوێکردنەوە و گۆڕانکاری لە مۆزەخانەی لۆڤەر دەکرێت کە لە جیهانە یەکێکە لە مۆزەخانەکانی کە زۆر بەناوبانگە با پێکۆبیت پشتی شەشمەهان ژێگرتنە مۆزەخانەیە لوڤرش بۆ ئیجەبجێکردنا ڕێکارێن ساخلەمیش بەر ڤایرۆسی کۆڤید-19 مۆزەخانەیە هەری ناودارە لوڤر سەدا 72 ji serdankerên xwe ji dest da û herçi qas mûzexane hatiye girtin lê dîsan jî karên û jenkirinê tê de berdewam in. وەکو دبینن مۆزەخانەیە ڤاڵایە کەس لە ناوژوورە نوێیان جودانینە لێ بهێڤینە حەیا هاڤینە داهاتی وەکی بەرێ پێشوازێ سەردانکەران بکەن. Li vir koyek ji mûzexaneyên herî navdar e li cîhanê deng û rengê xelkê tê de nemaye. Jûrên xalî û vala, peyker û tablo hemû di nava bêdengiyeka tirsnak demane. Di nava mûzexaneyê de niha tenê kirêkar û kompanyên taybet bi nûjenkirinê amade ne. Her wiha hinek xwendekar hene ku waneyên fêrkarî li wir werdigirin ji bilî wan tu kesekî din serdana mûzexaneyê nake. مۆزەخانەیە لوڤر کۆ شوونەوار و پارچەیەن هونەریین پڕانیە شارستانیên mirovî li xwe digire tabloya herî navdara Leonardo da Vinci ya bi navê Mona Lisa jî nava mûzexaneyê tê dîtin. Lê ji ber vayrosê Covid-19 niha seda 72 ji serdankerên xwe ji dest dane. ئەو شتانێکە سوتی تەندروستیان هەیە مەرج نییە تەنها لە هەندێک تەنها بەس میوە و خۆراکەکان هەبن هەندێک چۆنەڵێ بەهاراتمان هەیە یان گژوگیای کوردەواریمان هەیە کە زۆر زۆر بەسوودن بۆ نمونە جاترا گژوگیایەکی کوردەواریە لە زۆر وڵاتانی دیکەش ئێستا لە دوایە کە خەڵک سەفەرەکات و ئەچێتە وڵاتانی ئەوروپا جاترای لەگەڵ خۆیان بردۆتە ئەوێ کە سوودەکانی جاترا یەکێکە لەو خۆراک و ڕوەکانەی کە بەڕێژەیەکی زۆر خۆڕسکانە و بە شێوایەکی باسم کرد خۆڕسکانە دەڕوێت و دەچێنرێت لەلایەن مرۆڤەکانیشەوە نەک تەنها بە شێوەی خۆڕسکانە جاترا لەگەڵ ئەوەی بۆنێکی خۆشی هەیە بە چەندین ڤیتامین دەوڵەمەندە ئەویش وای کردووە دەیان سوودی هەبێت بەڵام چەند سوودێکی جاترتان بۆ ئێستا دەخەمە ڕوو دەمێکە پێش من گرافیکێک هاتۆتە سەر شاشە وەڵام حەزمان کرد ئەم ڕووکردنەوەانە بدەین کە پزیشکان و پسپۆڕان پشتڕاستیان کردوتەوە ئەو شتە و با لە یەکەم خاڵەوە دەست پێ بکەین کە جاترا بەرگری لەش زیاد دەکات و ماسوولکەکان بەهێز دەکات. و دووهەم خاڵەوەیە کە کێشەکانی کۆکە بۆری هەناسەدان چارەسەر دەکات. جگە لەمانە جاترا کێشەکانی پێست چارەسەر دەکات و زیبکە لەسەر دەم و چاو ناهەڵێت ئەمە بۆ ئەو کەسانی کە تەمەنێکی هەرزەکاریان هەیە مێرد منداڵن زۆر بە سوودا کە جاترا بکوڵێنرێت بە شێوەی چا ئەخورێتەوە. دەبێتە هۆی کەمکردنەوەی غازات و کەمکردنەوەی ئاوسان ئەگەر بە بیرتان بێت پێشتر ئەوەندە زانستی پزیشکی لە پێشەوە نەبوو خەڵک بکە منداڵی ئەبوو نزیکەی هەفتێک ئەو منداڵە غازاتی ئەبوو ئەو بپیانەوە جاترەی بدەرێت جاتریان بۆ ئەکڵان و بە کەوچکەچە جاتریان نەدا بە منداڵان ئێستاش بە هەمان شێوە
زانستەکان دووپاتێکن و کە شتێکی زۆر باشە. ئەگەری توشبوون بە جەڵتە کەم دەکاتەوە، واتە و کەسانی کە دەزانن ناڕەحەتی دڵیان هەیە ئەوە دەتوانن دەمکراوی جاترە بەکاربێنن و بیخۆنەوە. و بە تایبەتی لە وەرزی زستانە جاترە زۆر هەست بە گەرماکە گەرما چالاکێکی باش دەداتێ وەک ئێستا ئایڵێن سووری خوێن چالاکەکات و جەستە لە مادە ژەهراویەکان پاک دەکاتەوە. ڕێک دەتوانێت کاری سیر و پیاز بکات چونکە سیر و پیازیش بە هەمان شێوە جەستە لە ژەهرەکان پاکەکەنەوە. ئازاری سووری مانگانی خانمان کەم دەکاتەوە ئەمە بۆ خانمان زۆر گرنگە چونکە بەشێکی زۆر لە خانمان دەناڵێنن بەدەست ئەوەی کە لە کاتی سووری مانگانە یەک دوو ڕۆژ پێش ئەوە ئازاریان دەبێت و ئەو ئازارانە بەهۆی جاترەوە دەکرێت کەم بکرێت کە ئەشتوانی لەگەڵ دارچینە تێکەڵاوی بکەیت و دەمکراوێکی دارچین و جاترا زۆر بەسوودە بۆ خانمانی کە چەند ڕۆژێک ماوە بۆ پێریۆدیان تەنانەت ئەگەر لە دوای پێریۆدیش بێت ئەوە هەر زۆر باشە بۆ خانمان ڕەحم و هێلکەدان دەپارێزێت لە زۆر کێشەکان. و جگەلەوانش پارێزگاری لە جومگەکان دەکات و کێشی جەستا کەم دەکاتەوە. دەتوانی وەکو دەرمانێک یا وەکو چارەسەرێک بەکاری بهێنیت بۆ کەمکردنەوەی ئارەزوت بۆ خواردن. جا لە کوردەواریە پێشتر جاترە زۆر جار لە ناو نۆکاوە بەکار هاتووە کوردیانتە ناو نۆکاوەوە زۆر خۆشە نۆکاوێک کە جاترەی تیابێت. هیوادارم کە ئەم بابەتش سوتی تاڵاتان لێوەرگرتە بێت و بەکاری بێنن لە خواردنەکانی ڕۆژانەتان بخەنە ناو ئەو خشتەی ئەو خواردن و خواردنەوانەی کە ڕۆژانە بەکاری دەهێنن. ئەمەی کە بینیتان سەرجەم ئەو بابەتانە بوو کە بۆ ئەمڕۆ ئامادە باکردبوو. بەڵام کۆمەڵی بابەتی دیکەشان ئەوانش بۆ سبەینێ بۆتان هەڵگیراوە پارێزراوە بۆی کە سبەینێ بخینە بەردید و بەگوێی ئێوە بۆی کە سوودی زیاتری لێوەرگرن. جگەلەوەش ئامادەکاری ترەکەین بۆ بابەتی دیکە. من ئەلێرەوە خواحافیزیتان لێکەم بۆی بچین من و پرۆدیوسەر و هاوکارانم لە بەشی ڕۆژباش کار بۆ بکەین بۆ سبەینێ کۆمەڵی بەرگە و بابەتی جوانتر و بازاوەترتان بۆ ئامادە بکەین. تا سبەینێ خاتان لەگەڵ و ماڵەوە.